لە یەک سەعاتە ئێمە 23 شەیدمان داوە قەت ئامادەنین جێبێڵین و جێشی نایڵین ئابەدەن نەخێر چکە ئەمە خاوەن شەهیدن و خاوەنی ئەنفالین قوربان مەبەستی ئەوان هەر ئەمە نییە ئەمە ئێشێکی تازە نییە ماوەیەکی زۆرە هەوری بۆ ئەدەن مەبەستیان ئەوەیە تعریب بکەن بە شێوەی حزبی بەعز بە شێوەی ئەنفال کردی ئەمان بە شێوەی بەسیەتی ئەەکەن و بڕینی موچەمان لێەکەن و بڕینی بجەمان لێەکەن بەو شێوە ئەیانەوەی تعریبی کوردستان بکەنەوە دووبارە ئێمە سەڕانەکە خوێنمان بۆ داوە ئێمە قەت قوبوڵناکەین ئەنفالمان داوە تەرحیل و تەبعیس و تەجیر لە لای ئێمە بووە ئەم دیانە هەموو تەخت بووە ئەمە ئەم کوڵەجۆ حکومت 620 ماڵی تیا کرد هەر ماڵی 20 میلیۆنی پێدا حکومت خەساری تیا کردووە حکومت ڕاستە کەم و کوڕی بووە ئیشی بۆمان کردو ئیشی باشی بۆمان کردو حکومت بەڵام ئەوەتانی ئەم قەیرانە هاتەم لە ئەگەنا ئەوستا ئەو مەدرسە نموزەجێ بۆمان کراوە 18 پۆلە ئەو دووسایدە بۆمان کراوە لە 120 تەواو بووە ئەمە لە 90 تەواو بووە بەڵام پارە نەما بژیان لێمان بڕی بۆیە ئیشەکان کۆتای پات ئەنا ئەگەنا ئێمە قەت ئامادەنین جێبێڵین و جێشی نایڵین ئابەدەن نەخێر چکە ئەمە خاوەن شەهیدن و خاوەنی ئەنفالین لە یەک سەعاتە ئێمە 23 شەیدمان داوە